36 کۆچبەری کورد لە وڵاتی لیبیا ڕزگار کران، بەڵام هێشتا چارەنووستی 20یان نادیارە. لە سلێمانی ڕێکخراوێک هەیە ژنانی بەتەمەن دەگەڕێنێتەوە بەرخوێندن. سڵاوتان لێبێت. کۆچی بە ئازاری کوردان بە وڵاتانی دەرەوە بەردەوامی هەیە، بۆیە بە ئازارە چونکە بە ڕێگەی نایاسایی ئەڕۆن و هەمیان بە سەلامەت ناگەنە شوێنی مەبەستیان. ئەوە تا 36 گەنجی هەرێمی کوردستان کە لەلایەن میلیشیاکانی وڵاتی لیبیاوە دەستگیر کرابوون ئازاد کران و ئێستاش لە شوێنێکی سەلامەتن، بەڵام هێشتا 20 گەنجی دیکەیە و هەرێمە لە وڵاتە بێسەر و شوێن و بێسۆراغن و کەس نازانێت لەکوێ هەناسە ئەدەن. بەکر عەلی سەرۆکی ڕێکخراوی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا بە 1964 وت ئەو کۆچبەرانە زۆربیان خەڵکی ئیدارەی ڕاپەڕین و لە ماوەیەکی نزیکدا دەگەڕێندرێنەوە هەرێمی کوردستان. دەژڵێت جگە لەو کۆچبەرانەی ڕاپەڕین هیلی کەشماون لە لیبیا کە ژمارەیان 20 کەسە و تا ئێستا هیچ سۆراغێکیان نییە. لە کارێکی خۆبەخشیدا و لە ژێرتینی گەرمای چەمچەماڵدا ژمارەیەک لە شێوەکاران و ئەندامانی کۆمەڵی هونەرە جوانەکانی ئەو قەزایە قۆڵیان لێ هەڵماڵی و بە فڵچەکانی دەستیان شۆستەی شەقامەکانی شارەکەیان ڕەنگ کرد. کاسبکارانی ناوبازاڕیش بە پێشکەشکردنی چایی و ئاو هاوکاری و هەمئاهەنگیە و گەنجانە بوون. ئەو چاڵاکیە کاماوەی 2 ڕۆژە بەردەوامە خۆبەخشانەیە و بە هاوکاری سەرۆکایەتی شارەوانی چەمچەماڵ ئەنجام درراوە. ئامانجلەی نوێکردنەوەی ڕووکاری شەقامەکان و بەخشینی سیمایەکی ڕۆشنترە بە شارەکە. ڤالان فاتحی شێوەکار قسەی بۆ 1964 کردووە و لە ڕێگەی ئێمەوە خۆشحاڵی خۆی دەربڕی کەوە گەنجێک و شێوەکارێک توانیوێتی دەستی هەبێت لە جوانکردنی سیمای شارەکەی. سوپاسی ئەو کاسبکار و دوکاندارانەشی کرد کە لە کاتی کارکردنیاندا نەیان هێشتووە لە ئاو چای پەچیان بکەوێت. خوێندن و خوێندەواری بێسنوورە و تەمەن ناناسێت، هەرکەی دەست پێ بکەیت درەنگ نییە بۆ ئەوەی ئامانجەکە بپێچی. جالەوە خۆشتریش نییە کە حەسرەتێکی وهات لە دڵدا بوو بێت و بە منداڵی و گەنجی نەتوانی بێت ئێستا شانی بدەیتە بەر و خۆت فێری خوێندەواری بکەیت. ڕێکخراوێکی سلێمانی ژمارەیەکی زۆر لە ژنانی بە تەمەنی کۆ کردوتەوە و فێری خوێندنەوە و نووسینیان ئەکات. مامەسا سازان سەرپەرشتیاری ڕێکخراوی کۆجارە بە 1964 وت ئەو پرۆژەیان لە ساڵی 2020ەوە بەردەوامە کە ژنان فێری خوێندەواری ئەکەن. جا هەر ئەو ژنانەکە هەر یەکەیان بە هۆکارێک کاتی خۆی نەیتوانی بە خوێندن تەواو بکات، ئێستا بە خۆشحاڵیەوە گەڕاونەتەوە بە خوێندن و بەورەیەکی بەرزەوە دەڵێن تا فێر نەبین واز ناهێنین. هەواڵێکی سەرنجڕاکێش لە هەولێرەوە چایەتیە کە زیاتر لە 3 دەیەی تەمەنی لەگەڵ کتری و قۆریە و پیاڵە بەسەر بردووە لە ڕێگەی دروشمێکەوە کە دەڵێت چایەک بخۆ خەمێمەخۆ بازاری خۆی گەرم کردووە. ڕەشاد هیرانی چایەتێکی بە ئەزمموی شاری هەولێرە 35 ساڵە چا پێشکەشی میوانەکانی ئەکات لە دوکانەکەی بەڕەوەی نووسێکی گەورە نووسیویەتی چایەک بخۆ خەمێمەخۆ جەهرەوەش نام کە چایەک پێشکەشی میوانەکانی دەکات هەمان دروشم بە مشتریەکانی ئاڵێت. ئەگەرچی ڕەشاد هێشتا گەنجە بەڵام زۆرینە بە مام ڕەشاد بانجیەکەن. لەبارەی دروشمەکەیەوە بە 1964 وت ئەو دروشمە مشتری بۆ زیاد کردوم، هەرچی گوێی لێ ئەبێت لە باتی چایەک 4 چا دەخواتەوە، خەمەکانیشی لەبیر دەکات. دەشڵێت کڕیاران زۆر کەیفیان بەو دروشمە دێت و لێک لێک چای لە دوای چای داواکەن. کاتێکی خۆش بۆ ئێوە و خواتان لەگەڵ.